بەڵێ سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانزی ئەمڕۆ 39 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر بردومانکردنی ئۆردوگای سێوە لەلایەن ڕژێمی بەعسەوە. لەم بردومانکردندا ژمارەیەک قوربانی لێکەوتەوە کۆمەڵێک لەو کەسانێک کە شەهید بوون لەم بردومانەدا خەڵکی سنووری دارە سەربەخۆسۆران بوون، ژمارەیەک خەڵکی ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان بوو. دەمانەوێت پەیوەست بە میادە و هاوکات وردەکاری لەسەر کۆی ئەو شەهیدانەی کە لەم بردومانەدا بوونی هەبوو وردەکاری زیاتر میوانێکم لایە کەریم کاوە بەڕێوەبەری گشتی شەهیدان و ئەرپالکردوانی سووران سڵاوت لێ بکە کەریم و کاتت باش گەر بۆمان باز بکەیت لە 39هەمین ساڵیاتی بردومانکردنی ئۆردوگای سێوە لەلایەن ڕژێمی بەعسەوە. پەیامی جەنابەت چییە؟ وەک جەنابەت باست کردم ڕۆ 39 ساڵ بەسەر بردومانکردنی ئۆردوگای زێوەدا تێدەپەڕێت کە پێکهاتبوو لە خەڵکی ئاوارەی باشوور کە بەهۆی شۆڕشی کوردەوە ئاوارە بووبوون لەوێ دانیشتەجێ کرابوون لەو ئۆردوگایە و بەهۆی بردومانی فڕۆکەکانی جەنگی ڕژێمی بەعسی گۆڕ بە گۆڕ زیان بەو ئۆردوگایە گەیشتووە زیاتر لە 9 جار. سەری ڕێز و نەوازش دادەنوێنین بۆ شەهیدان و قوربانیانی ئەم بردومانە و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری خوازی کوردستان لێرەوە بەڵێنیان پێدەدەین ئەو ئامانجەی کە لە پێناویدا گیانی خۆیان بەخت کردو ببوونەتە قوربانی لەسەری بەردەوام دەبین بۆ پاراستنی کوردستان و ئەو ئامانجەی کە لە پێناویدا جەنگاون و ئەمڕۆ بەدی هاتووە. بەگشتی وەک باسم کرد 9 جار ئۆردوگای زێوە بردومان کراوە، 2 جار لە ساڵەکانی 80 2 جار لە 85 و لە ساڵی 88 کە قوربانی لێکەوتوتەوە 4 جاری تریش زیانی گیانی نەبووە کە گەورەترینیان ئەوەی کە لە 9 ساڵی 1985 ئەنجام درراوە بە کۆی گشتی 150 شەهیدی لێ تۆمار کراوە ئۆردوگای زێوە و لە بردومانی 9 ساڵی 1985 زیاتر لە 370 بریندار هەبووە کە لە نێویاندا منداڵ، ئافرەت، پیر، گەنج لە هەموو تەمەنەکاندا بوونی هەبووە و ئەوەی کە جێگای ئاماژەیە دانیشتوانی ئەم ئۆردوگایە پێکات بوو لە خەڵکی سەرجەم سنوورەکانی کوردستانیانی تەنها هی سنوورێک نەبووە بە دیاریکراوی و بەشێکی گەورەش بەر هاوڵاتیانی با بڵێن کە ئێستا لە سنووری ئیداری سەربەخۆی سۆراندا دەنیشن و ئەو سال لەوێ ئاوارە بوونە لەوانیشدا بەشێکی زۆر بەرکەوتونە. ئاماژەت پێدا زیاتر لە چەندین جار بردومان کراوە. ئەمە بە دیاریکراوی ئاماژە بۆ بکەم ئەو شەهیدانەی کە لەم بردومانەدا کە لەلایەن ڕژێمی بەعسەوە کرا سەر ئۆردوگایە کە شەهید بوون شەهیدانی سنووری دارە سەربەخۆ سۆران کە ئاماژە پێدا کۆمەڵێکن سوودمەند بوون لەم ئیمتیازانەیە کە لەلایەن شەهیدان وەفاکراوە پێیان دەکرێت و ژماریان بە دیاریکراوی چەند ئەوانی لە سنووری دارە سەربەخۆ سۆران. لە کۆی گشتی ئێمە هەموو ئەو شەهیدانەی کە تۆمار دەکرێن لە ژێر هەر جۆرێکی شەهید بوون بێت سەنگەر یاخود هاوڵاتی یاخود ئەوانەی تر بەگشتی هەمویان سوودمەند دەبن لە ئەو خزمەت گوزاریانەی کە وەزارەتی کاروباری شەهیدان فالکراوان دابینی دەکات. لەو نێوەشدا شەهیدانی ئۆردوگای زێوەش بە هەمان شێوە تۆمار کراون، موچەیان بۆ دابین کراوە وەکو شەهیدی هاوڵاتی و وەکو شەهیدی سەنگەر. ئەوانەی کە هاوڵاتی بوونە بە هاوڵاتی تۆمار کراون، ئەوەی کە پێشمەرگە بووە بە شەهیدی سەنگەر تۆمار کراوە و هەموو ئەو ماف و ئیمتیازاتانەی کە بۆ شەهیدان دابین کراوە بۆ ئەوانیش دابین کراوە بە ئەوان شێوەی سنوورەکانی تریش لە ئیدارەی سەربەخۆی سۆرانیش بۆ ئەوانیش لێی سوودمەند بوونە. کەریم کاوە بەڕێوەبەری گشتی شەهیدان وەفاکراوانی سووران بەڵێ هەروەک میوانەکەم ئاماژە پێدا ژمارەیەک لەو قوربانیانەی کە لە ئۆردوگای سێوە لەلایەن ڕژێمی بەعسەوە 39 ساڵ بەری ئێستا کرا سەریان و بەشێک لەوان خەڵکی سنووری ئیدارەی ناوچەکانی سنووری ئیدارە سەربەخۆ سووران بوون. ئاماژەشی بەوەدا کۆی ئەو شەهیدانە سوودمەند بوون لە ئیمتیازاتەکان و هاوکات جەختی لەوەش کردەوە نزیک 9 جار لەلایەن ڕژێمی بەعسەوە بردومانی ئەم ناوچەیە کراوە و ژمارەیەک لەوانەی کە چەندین جار بردومان کراوە بەشێک لە جارەکان زیانی گیانی نەبوو بەڵام لە 2 جار قوربانی لێکەوتەوە.